هەر لەسەرم بابەتە و گرنگی بڕیارەکە بۆ پاراستنی سەلامەتی هاوڵاتیان ئێمە بەڕێز نەبەس عەبدولحەمید بەڕێزیان قایمقامی قەزای هەولێرن لە هەولێرەوە ڕاستەوخۆ لەگەڵمانە بن. سڵاو و بەڕێز نەبەسم کاتت باش. ئەم بڕیارە لەبەر چی درا و جگەلەوەی کە ئامانج لێی پاراستنی سەلامەتی هاوڵاتیانە پێمان باشە کە وردەکاری تەواوی جێبەجێکردنی بڕیارەکە لە جەنابتەوە ببیستین. خۆت ئاماژەت پێکردکەوە بە مەبەستی پاراستنی سەلامەتی هاوڵاتیان ئەو بڕیارە دراوە. ئێمە لە هەولێر زیاتر لە 400 وێستگەمان هەیە یاخود بەنزیخانە کەوا مۆڵەتیان پێدراوە. ئەوانە جگە لە کاری باڵێن فرۆشتنی گازوایل و بنزین بەشێکی زۆریان هەڵدەستان بە فرۆشتنی غازیش، بەڵام بەو شێوەیە کە یاخود بەو شێوازەی کە لە کارگەکانی مۆڵەت پێدرا و ئەو غازە دەفرۆشرا ئەو غازانیان پڕ دەکردەوە، بتڵی ماڵان بتڵی ئەو هاوڵاتیانە کە دەیانبرد بۆ ئەو بنزیخانانە پڕیان دەکردەوە. ئێمە بەدوادا چوون و یاخود پاش دیراسەتێکی زۆر وەزارەتی سامانە سروشتیەکان لە 1.6 بڕیاری دەرکردکەوە ئەو حاڵەت یاخود ئەو دیاردەیە قەدەغە بکرێتن لە هەموو بنزیخانەکانەوە، هەموو کوردستانیش دەگرێتەوە، نەک تەنها سنووری قەزای هەولێر. ئێمە لە ڕێگای ئەو لیژنانەی هەمانە لیژنەکانی قایمقامێت بە دوواداچوونەکانمان بەردەوامە ئەو شوێنانەی کە بەو کارە هەڵدەستن ئیزراعاتیان لەگەڵ دەکرێتن. وەکو باسیشمان کرد مەبەست لەوەی پاراستنی سەلامەتی هاوڵاتیانە، هەروەها ئەو بتلە غازانەی کەوا لەو شوێنانە پڕ دەکرێنەوە زۆربەی زۆریان کێشیان هەبوو بەپێی بە دوواداچوونەکانمان. ئەو بڕە غازەی کە پێویستە ناکرێت هیچ بتلەک لە 12 کیلۆغرام غازی تێدابیتن، بەڵام ئەوانە زۆر جار دەبووە جێگای گلەی و گازاندەی هاوڵاتیانیشکەوە ئەو بڕێکە لە غازەکانیان دەکرد بڕێکی کەم بوو، زۆر جار هەبوو هەر 5 کیلۆغرام 6 کیلۆ بوو، زیاتر نەبوو. بۆ مەبەستە ئەو بڕیارە دەرچوو. هەروەها ئەو غازانەی کەوا لەو شوێنانە بەکاردێنرا زۆر جار دەبوو هۆی ڕووداوی نەخوازرا و لە ماڵەکان لە شوێنە گشتیەکان لەبەرەوەی پشکنینی پێویستی بۆ نەدەکرا، یاخود کەم و کوڕی لە بتلەکان هەبوو لەو ئامێرانەی کە لە بەنزیخانەکان هەبوو کەم و کوڕی تێدا هەبوو، بۆیە ئەو بڕیارە درا. ئەمە لە کارگەکان لە هەولێر 35 کارگەمان هەیە، ئەو کارگانە هەمووی لە وەزارەتی سامانە سروشتیەکان و لە پارێزگا مۆڵەتیان پێدراوە کە کار دەکەن ڕۆژانە ئەو بڕە غازەی کە دێ بۆ هەولێر کە ئێستا 206 تەن ڕۆژانە بۆ هەولێر دێتن لە ڕێگای ئەو کارگانە و لە ڕێگای زیاتر لە 400 بریکاری دابشکردنی غازیشکاوانە. کاک نەبەس زۆرێک لە هاوڵاتیان هەندێک جار باسیەوەکەن و نیگەرانن لەوەی کە نرخی ئەم غازە لای بریکارەکان گرانترە لەوەی کە بچن لە بانزیخانەیە کاکە پڕیەکەنەوە هەرزانترە. ئەمە هۆکارەکەی چییە؟ بۆچی نرخەکەی جیاوازی هەیە؟ بەخۆی ئەوەی لە لای بریکارەکان یاخود لە ڕێگای بریکارەکان ڕۆژانە لە هەموو گەڕەکەکانی شاری هەولێردا بەش دەکرێتن، نرخەشی جێگیرە 8500 دینارە دەگاتە دەست هاوڵاتی، دەستە بەردەم ماڵەکەی. وەکو باسم کرد ئەو غازە بە هەموو پێوەرێک سەلامەتترە لەو غازەی کە لە ڕێگای بابلێن ئەو بازرگانانە یاخود لە ڕێگای بەنزیخانەکان پڕ دەکرێتەوە. کێشی غازەکە بەپێی ئەو بابلێن مەرجانەیە کە دانراوە لە وەزارەتی سامانە سروشتیەکان هیچ کێشەیەکی نییە، لە ڕووی سەلامەتی هاوڵاتی پارێزراوە. نرخەکەش وەکو باسمان کرد نرخەکی جێگیرە لەلایەن حکوومەتەوە بە هاوین و زستان ئەو نرخە جێگیرە کەوا 8500 دینار. باشە بێ چەند لیتری تیابێەوەی کە لە لای بریکارەکانەکە نرخەکەی بای 8500 دینارە؟ بەخۆی دەبی کێشەکەی 12 کیلۆغرام کەمتر نەبیتن. طبعاً ئەو کارگانەش کە کار دەکەن لە ژێر سەرپەرشتی حکوومەت کار دەکەن، هەر کارگەیەک سەرپەرشتیارێکی لێە و فەرمانبەرێکی سامانە سروشتیەکان سەرپەرشتی دەکا لەو بڕێی کە دێتن ئەو بڕە چۆن دابەش دەکرێتن. بریکارەکان هەمووی دابەشکراون بەپێ ئەو خشتەیە کە لە وەزارەتی سامانە سروشتیەکان دانراوە. ئێمەش بە تایبەت لە وەرزی زستان کەوا خواز لەسەر بەکارهێنانی غاز زیاد دەبیتن سەرپەرشتی دابەشکردنەکە دەکەین لە ڕێگای مختاری گەڕەکەکان، لە ڕێگای پۆلیسی قایمقامیەتەوە، هەر سەرپێچیەکە بیتن ئیجراعاتی لەگەڵ دەکرێت. باشە کاک نەبەس سەرپێچیەکان کە لە ڕێگای بریکارەکانیش ڕوو دەدات. باشە مەبەستمە
پرسیاری ئەوەش بکەم کە ئێستا ئەو 12 لیتری تۆ باسیەکەی ئەگەر لە بانزیخانە پڕی بکەیتەوە نزیکەی 4000 دینار بۆ لە بریکارەکان بە 8500 لەگەڵ ئەوەشدا لەمەش خراپتر ئەوەیە کە لە ناو ئەو شوقەکانی نیشتە جێبووندا بە 15000 دینارە. ئەم جیاوازیە چییە کە هەر یەک بڕی غاز ئەکرێتە ناو ئەو بتڵەوە؟ بەخۆی ئێمە ئەو گرفتانە لە وەرزی زستان ڕوبەڕوومان دەبتەوە کەوا نرخی غاز بەرز دەبیتەوە کەوا خواز لەسەر بەکارهێنانی غاز زیاد دەبیتن. ئێمە هاوینان هیچ کێشێکمان نیە بگرە کارگەکان زۆریان هاوینان ئەو بڕی کە دێتن خەزنیشی دەکەن لە ڕێگە ئەو کۆگایانەی کە دانراوە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو کەوا بە بەردەوامیش وەکو مەرجێک لەسەر کارگەکانی مۆڵەت درا و دادەندرێتن کەوا کۆگایان هەبیتن بۆ وەرزی زستان بەکار بهێنرێتن یاخود ئەو بڕی کە هاوینان دێ خەزن بکرێتن. بەڵام بەپێی هەموو پێوەرەکان ئەو غازەی لە ڕێگای بریکارەکان دابەش دەکرێتن ئەوە غازێکی دروستە یاخود ئەو بڕی کە لە بتڵەکاندا هەیە لە ناوەی هەیە با بڵێن ئەوەی کە لە ڕێگای بەنزیخانەکان بە شێوەیەکی هەڕەمەچی تعبیە دەکرێتەوە. زۆر جار ئامێرەکان شێشیان هەبووە زۆر جار وەکو باسمان کرد بتڵە غازەکان شێشیان هەبووە بوویتە هۆی ئەوەی کە ڕووداوی نەخوازراو لە ماڵەکان ڕووداتن بەپێی هەموو بەدواداچوونەکان و هەموو راپۆرتەکانی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانیش ئەو ڕووداوانەی کە لە ئەنجامی بەکارهێنانی غاز ڕوودەداتن ئەو غازانە بووە کە لە ڕێگای بازرگانەکانی کە مۆڵەتیان نییە یاخود لە بەنزیخانەکان باشە کاک نەبەستخۆ ئەوەی یەکەکانی نیشتە جێبوونیش هەر لەم بریکارانە وەرگیراوە بۆ دووقاتی نرخەکەیەتی. ئەمە یەکەکانی نیشتە جێبوون خۆت دەزانی گەڕەکەکان ماڵەکان هەموو باڵێن استیقلالیەتی خۆیان هەیە ئەو بریکارانە بە ئۆتۆمبیلەکان دەچنا بەردەم ماڵەکانیان بەڵام ئەو یەکانی نیشتە جێبوون زۆر جار بریکارەکان گرفتی ئەویان هەیەکەوە داخلی یەکەکانی نیشتە جێبوون بن لە دەواازەکان ڕێگەیان پێنادەن ئەو چێشانە زۆر دێتەوە لای ئێمە بە بەردەوامیش لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی وەبەرهێنانی هەولێر لەگەڵ ئەو لایەنانەی پەیوەنددارن ئەو چێشانەمان چارەسەر کردووە و ڕێگەمان بەو بریکارانەدایەکەوە بچنە ناو ئەو یەکانی نیشتە جێبوون. زۆر جێ هەیەکەوە یەکەی نیشتە جێبوونی وا بڵێن ستونیە یاخود شوقەیە ئەوانش کە غازەکانیان بۆ دەگوازنەوە ئەو نرخانە دەخەنە سەری بەڵام ئەوەی نرخی جێگیرە ئەوەی نرخی حکوومەتە 8500 دینارە. ئێمە بە بەردەوامیش جراتمان لەگەڵ ئەو بریکارانەش کردووە زۆر جار لە کاتی زستانان بۆ نمونونەکە بریکارێک ڕۆژانە هەفتە بتڵی وەردەگریتن دەبی دابەشی کاتن بەڵام احتیمالە سەرپێچی کردووە وەکو پێویست دابەشی نەکردووە بەشێکی جێڕایتەوە بۆ خۆی بازرگانی لیاخود لە بازاری ڕەش فرۆشتێتی ئێمە حاڵەت هەبووەکەوە بریکارنامەکەی لێوەرگیرایتەوە ئەو بریکارەکەی هەڵوەشایتەوە ئیزراعاتی دارایی کراوە ڕاگیران کراوە ئۆتۆمبیلەکەی دەستی بەسەرداگیراوە حەجز کراوە بەڵام ئەوەی لەم دوایە دەرچوو ئەو سزایانەی لە وەزارەتی سامانە سروشتیەکان دەرچوو سزایەکان تونتر کرایتەوە ڕەزامەندی وەزارەتی داراییش وەرگیراوە بۆ ئەو سزا داراییانەی کە بەسەر ئەو کەسانە جێبەجێ دەکرێت بە تایبەت لەسەر بەنزیخانەکان جاری یەکەم سزایەکەی دیاری کراوە دووبارەی بکاتەوە دیاری کراوە داخستنی بەنزیخانەکەیە بۆیە ئەو سزایانە تونتر کرایتەوە ئەکید لژنەکانی ئێمەش چاودێریەکانیان تند و تۆڵتر دەکەن. بێگومان کاک نەبەستێستا هاوڵاتیان چاویان لە چاودێریەکانی بەڕێستانە لە لیژنەکانە کە ئەم نرخانە ڕێک بخرێتەوە و ناکرێت کە لە 8500ەوە بکرێتە 15 و 16 کە دووقاتی ئەم نرخەیە لە کاتێکا زۆر جار هەر دەواازەی ناو سیتیەکان ڕێگە نیان کە بریکارەکان بڕۆن کە ئەمە هاوڵاتی چاوەڕێی دەستی ئێوەیە کە ئەم کێشەیە چارەسەر بکەن. جگەلەوە لە یاخود با بڵێن کێشەیەکی دیکە هەیە کە پێشتر وا بڕیار بوو غازی ماڵان لە ڕێگەی بۆریەوە یاخود بە تایبەت یەکەکانی نیشتە جێبوون بەم بتڵە نەبێت بە شێوەیەکی جیاواز بە گشتی و دواتر دابش بکرێت لە ڕێگەی بۆریەوە. ئەم پرسە بەرەو کوێ گەیشتووە ئەمە جێبەجێ یاخود نا؟ ئەکیدەوە یەکێکە لە پلانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام پرۆژەیەکی ئەکی درێژخایان و استراتیجیە ئەوەی ئەو شێوازەی ئێستا دابش دەکرێتن شێوازێکی سەرەتاییە لە ساڵانی زووەوە شەر بەو شێوەیە بووە بەڵام ئێستا ئەو
پرۆژانەی نیشتەجێبوون یاخود یەکەکانی نیشتەجێبوون کە مۆڵەت وەردەگرن لەوە بەرهێنان یەک لە مەرجەکانیان گەیاندنی غازە بە بۆڕی بۆیە لە زۆر شوێنەوە دەستی پێکردووە بەڵام ئەو پلان و بەرنامە یاخود ئەو بابەتە لە ئارادایە کەوا لە ئایندەدا ئەکید حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ بکاتن بەڵام ئەوە کاتی دەوێتن هەروەها هەماهەنگی دەوێت لە نێوان هەموو لایەنەکان شارەوە وەزارەتی شارەوانی وەزارەتی سامانە سروشتەکان و پارێزگاکان بەڵام بە دڵنیاییەوە لە ئایندەدا ئەوە جێبەجێ دەکرێتن و سەلامەتتریشە بۆ هاوڵاتیان ئاسانتریش غاز دەگاتە دەستی هاوڵاتیان و بە شێوەیە بڵێن دادپەروەرانەش ئەو غازە دابەش دەکرێتن ئێمە لە زستانە زۆر جار ئەو ئالێتانەمان گرتیتە بەرکەوا ئەو غازانە دابەش بکەین بۆ نمونە لە ڕێگای پسوولەکانی خۆراک وەکو باسم کرد لە ڕێگای موختاری گەڕەکەکان بۆ ئەوەی کە 20 ڕۆژ جارێک یاخود مانجێ جارێک ئەو هاوڵاتێ زیاتر لە بەشی خۆی وەرنەگریتن لە ئەو غازێمە لە زستانی ڕابرد و ئالێتێکماندانا میکانیزمێکماندانا تێیدا سەرکەوتوش بووین سەرڕای ئەوەی کەوا خواستێکی یەکجار زۆر لە سەر ئەو بەکارهێنانی غاسە بوو بەڵام ئەو بڕە غازەی بۆمان داهات داواشمان کرد ئێمە کەوا زیاد بکرێتن ئێمە ڕۆژانە ئەگە لە هەولێر ئێستا لە کاتی زستانان پێویستمان بە زیاتر بەڕێز نەبەست بێگومان ئەوە یەکێکی دیکە لە گرفتەکانی بریکارەکان یاخود ئەو ئۆتۆمبیلانەی کە غازەکانە بن ئەوەیە کە هاوڵاتیان نیگەرانن لەو دەنگە بەرزەی سیارەکان و پێیان وایە کە بە هیچ شێوەیەک ڕەچاوی ئارامی کۆڵانەکان و شوێنە گشتیەکان ناکرێت لەو ڕێگەیەوە بۆ ئەوە هیچ کارێکتان کردووە لە ئێستاە کە ئەوان دەستکەنەوە بەکارکردن ئەم کێشەیە چارەسەرە بێت یاخودنا بەخۆی ئەوە وەکو بابلێن شتێکی لێ هاتووە لە ساڵانی زوو پێشی 15 ساڵ لایەنەکانی حکومی لایەنە فەرمیەکان ئەوەیان دانابوو یاخود ئەو دەنگەیان دانابوو بۆ ئەو بریکارانە کە بەکاری بێنن بۆ ئەوەی هاوڵاتی ئاگدار بیتەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە بە بەردەوامی ڕاست دەکەی ئەمە سکالامان لە هاوڵاتیان لۆ هاتووە وەکو باسم کرد هەموو دابشکردنەکە بە شێوازێکی سەرەتاییە بەڵام لەگەڵ بابلێن چارەسەرکردنی ئەو شێوازە یاخود بە شێوازێکی نوێتر و ئەوەی لە یەکەکانی نیشتەجێبوون ئێستا پەیڕەو دەکرێتن دابش بکرێتی دەو کێشەیەش نامینێتن لەگەڵەوەشدا لە ڕێگای تیمەکان و لە ڕێگای تیمەکانی شارەوانی پۆلیسی قایمقامیت ئەو حاڵەتانەش زۆر هەوڵمانداوەکەوا چارەسەرێکی بۆ بدۆزینەوە بەڵام زۆر جاریش هاوڵاتی ئەو گلەیە دەکاتن کەوا ئاگدار نییەکەوە ئۆتۆمبیلی غازەکە یاخود بریکارەکە دێتە گەڕەکەکەیان دێتە کۆڵانەکان بەڵام ئەو میکانیزمە ئێمە لە زستانی ڕابردوو جێبەجێمان کرد لە ڕێگای موختارەکان ئەوە یارمەتی دەربوو بۆ ئەوەی کە هاوڵاتی بزانیت چ کاتێک غازەکەی پێدەگاتن کەوا ئەو بڕی کە وەی دەگری یاخود چەند غاز وەردەگری لە مانجێک بۆی دیاری کرابوو توانیمان کۆنتترۆلی چەند حاڵەتێ بکەین لەوانە بەڵام بە دڵنیاییەوە ئێمە لە ئایندەدا ئەو کێشانەی ماوەش بەڵامەوە پێویستی بە هەماهەنگی هەموو لایەکەیە. بەڕێز نەبەست عەبدولحەمید قایمقامی قەزای هەولێر لە هەولێرەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ بەڕێستان.